بۆ پاراستنی ئەو باڵندە و ئاژەڵە کێویانەی لە سنوورەکەدا مەترسی قڕکردنیان لەسەرا، فەرمانگەی ژینگەی گەرمیان بۆ ئەمساڵ مۆڵەتی ڕاوکردنی بە هیچ ڕاوچیەک نەداوە، بەڵام فەرمانگەکە دەڵێت ڕاوکردنی نایاسایی لە سنوورەکەیاندا بەردەوامە و بووە بە دیاردە. ساڵانەش خەڵکێکی زیاتر داوای پێدانی مۆڵەتی ڕاوکردن دەکەن. بڕیاری ئەوماندا کە مۆڵەتی ڕاوگرتن بۆ ئەمساڵ بە شێوەیەکی کاتی ڕابگرێ بۆ ئەمساڵ بۆ ساڵی 2016 پاڵپشت بەو یاسا و ڕێنمایانەی کە پاڵپشتی ئێمەنەوە لەگەڵ ئەوەشا بەو دیاردێ ڕاوکردنەکە زۆر بووە لە ناوچەکەمان و ئەو کەسانی کە داوای مۆڵەتیشان کردووە بەپێی ئەو داتا و ئامارەی کە ساڵی پار لە بەردەستمانەیە نزیکەی 40 کەس داوای مۆڵەتی ڕاوکردنی کردووە، بەڵام بۆ ئەمساڵ زیاد لە 100 کەس داوای مۆڵەتی ڕاوکردنی کردووە تەنیا لە فەرمانگەکەی ئێمە. لە 8 مانگی سەرەتای ئەم ساڵدا 160 کەس بە تۆمەتی ڕاوکردنی نایاسایی دەستگیر کراون، بەڵام هەمویان تەنیا 4 ملیۆن و 800 هەزار دینار غەرامە کراون. کەمی غەرامە و ئەو سزایانەی دیکە کە لەسەر ڕاوکردنی نایاسایی دانراون هۆکار بووە بۆ ئەوەی بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان بڵێت زۆربوونی دیاردەی ڕاوکردن بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ڕاوچیەکان بە کەمترین سزا و لێپێچینەوە دەربازیان دەبێت و دواتر دەست دەکەنەوە بە ڕاوکردن. 160 ڕاوچی دەستگیر کراوە لە ماوەی ئامۆژتماندا، 64 پارچەچەک دەستی بەسەرا گیراوە، ئەوانەی کە لە بەردەستی خۆوان جگەلەوەی کە لە بەش و بتکەکانن. 12 مۆڵی دە و بەلەوە ماتۆر دەستی بەسەرا گیراوە، بەڵام بێ لە 160 ڕاوچی چەندێ قەراوان بووە 4 ملیۆن و 840 هەزار دیان غەرامەیە. باشەوە غەرامەیە. پۆلیسی پاراستنی دارستان و ژینگەی گەرمیان دەڵێت بەهۆی قەیرانی دارایی و خراپی ئۆتۆمبیلەکانیانەوە ناتوانن چاودێری هەموو سنوورەکان بکەن. لە چەند ڕۆژی ڕابردووشدا ڕێکخراوی ژینگەی گەرمیان هۆشداریدا لەوەی کە ئاسک و کەروێشک و ژمارەیەک ئاژەڵ و باڵندەی کێوی دیکە لە بەردەم هەڕەشەی قڕبووندان. گەرمیان حەمەیپور NRT کەلار.